بەناوی خوای گەورە و باڵادە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک تەور و بڕگۆ بابەتی ئەنوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. سپاس چێدا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. پەیام و حکمەتەکانی ئیسرا و میعراج چییە؟ ئەمە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمانە کە دیارە شەوی ڕابردوو یەکێکە لەو پیرۆزانەی کە تێیدا ئیسرا و میعراج ڕوویدا. بۆیە لە تەوەری یەکەمدا قسە لەسەر پەیامەکانی وە شێوازی ئیسرا و میعراج دەکەین. وەروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان بابزانین بەشی ئینفێکشن کۆنتڕۆڵ لە نەخۆشخانەکاندا بۆچی دانراون. دوو تەوەری جیاواز بەڵام هەردووکیان گرنگ لەسەر ئەوەی کە بەشی ئینفێکشن کۆنتڕۆڵ لە نەخۆشخانەکان چه پەیوەندیەکی بە نەخۆشخانە و پاک و خاوێنیەوە بەتایبەت هەیە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک زانیاری و ڤیتی و هەروەها بڕگەی پەیامنێرانمان دەبێت. سەرەتاش وەک هەمیشە دەچینە لای بڕگەی کەشەوە پێکەوە بینەری ئەو بڕگەیە دەبین فەرموو. ئەم شەو کە تێپەڕی یەکێک بوو لەو شەوە پیرۆزانە بۆ تایبەت بۆ ئێمەی مسلمان کە تێیدا ئیسرا و میعراج ڕوویدا. واتە لەم شەوە پیرۆزەدا پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بە دوو قۆناغ کە زیاتر لەگەڵ میوانەکەماندا و بابەتانەشی دەکەینەوە لە مەککەوە چووە بەیت المقەدەس و لەوێشەوە چووە ئاسمان بۆی کە بزانین لە حکمەتی ئیسرا و میعراج و پەیامەکانی چین. میوانداری زۆر بەڕێز مامۆستاهی و حسینمان کردووە زانای ئاینی. مامۆستای گیان بەخێر بیت. زۆر سپاس. مامۆستاگەر لێەوە دەست پێ بکەین. هێشتا هەندێک باوەڕیان وایە لە مەکەوە یەکسەر ڕاستە خۆ چووەتە ئاسمان، هەندێک پێیان وایە لە مەکەوە چووەتە قودس و لە قودسەوە چووەتە ئاسمان. ئەمە چۆن بۆ ئیسرا و میعراج؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. جاري بزانين إسرا چیە و میعراج چیە؟ دوو وشەن پێکەوە باس ئەکرێن. ئەم دوو ڕووداوە پێکەوە دەست لە ملانی یەکن بە یەکەوە ڕوویان داوە لە شەودا ڕوویداوە. ئیسرا بمعنە شەوڕەویکردن لە عەرەبیدا ئەگەر کەسێک بە شەو بڕۆشتایە ئەو کەلیمەیان بۆ بەکارهێنا و ئیسرا واتە شەوڕەویکردنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە مەککەوە بۆ قودس. ئەمە شەوڕەوی زەمینیە. میعراج واتە بەرزکردنەوە لە ئەرزەوە بۆ ئاسمانەکان و بۆ خزمەت خوای پەروەردگار لە قودسەوە بۆ ئاسمانەکان نەک لە مەککەوە هەر یەکسەر ڕوویدا بێ نەخێر. ئەوە نەسی قورئانە دوای ئینشاءالله مەجال هەبوو باسی ئەەکەین. لە قودسەوە بووە بەڵێ شەوڕەویەکە لە مەککەوە بووە بۆ قودس و لە میعراجەکە لە قودسەوە بووە بۆ ئاسمانەکان و بۆ خزمەت خوای پەروەردگار. زۆر باشە مامۆستا بۆچی لە مەدینەوە کۆچی نەکە ئەو شەوڕەوەی ئەنجام
یان ئەتوانین بڵین هەر بۆ لە مەکەوە نەبوو، دوایش بڵین بۆ لە مەدینەوە نەبوو، هەر یەکسەر لە مەکەوە میعراجەکەی پێ بکرایە. یەکێک لە دەرسەکانی ئیسرا و میعراج ئەوەیە ئیسلام تەنها لە شوێنێکە کۆ نابێتەوە کە لە مەکەوە ئەڕوا بۆ قودس، واتە ئەم ئیسلامە بڵاو ئەبێتەوە. قودس لانکەی پێغەمبەران بووە، کۆمەڵێکی زۆر لە پێغەمبەران لە قودسا بوون، لەوێژ وەفاتیان کردووە و لەوێژ ئەسپەر دەکراون. ئەمە ئەوەیە کە لە مەکە نەبووە هۆکارەکەی ئەمەیە بۆی بڵاو بێتەوە و پێغەمبەرانیش لە قودسا بوون و ئەو شەوە و پێشوازیان لە پێغەمبەر کردو عليه الصلاة والسلام، وەک لە فەرمودەی صحیح هاتووە و پێغەمبەر نوێژیان بۆ ئەکا بە ئیمامەت، کەواتە لەمە دووە پێشەوای ئەم خەڵکە جیهان تاکە شخصێکە محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بۆ لە مەدینەوە نەبوو. مەدینە حتا هیجرەت نەکرابوو، هەر شارێکی هاکەزایی و عتیادی بوو، لە هیجرەتکردنەوە ئەبێ بە شوێنێکی پیرۆز. هەتا هیجرەت نەکرابوو، خۆ مزگەوتی پێغەمبەر وجودی نەبوو، قوبا وجودی نەبوو. لە هیجرەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەم قوبا دروست ئەبێ کە جێگەیەکی پیرۆز و پێغەمبەر عليه الصلاة والسلام هەفتانە سەردانی ئەکرد، هەم مزگەوتەکەی خۆشی دروست ئەبێ کە یەکێکە لەو سێ مزگەوتەی ئینسان شەدی ڕیحالی بۆ ئەکا، ینی سەفەری بۆ ئەکا و عیبادەتی تیا ئەنجام ئەدا و نوێژەکەیشی فەرقی هەیە. ئەم سێ شوێنە مەسجد الحرام، مەسجد الأقصى، مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، شوێنەکانی فرق. کەواتە هۆکارەکەی ئەوەیە ئێشتا حتا پێغەمبەر هیجرەت نەکا بۆ مەدینە، مەدینە شوێنێکی پیرۆز نییە، بەڵام قودس هەر پیرۆز بووە. لە پێش هاتنی پێغەمبەریش هەر پیرۆز بووە، مەکەیش بە هەمان شێوە و بە چوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام زیاتر فەڕ و پیرۆزی ڕوو ئەکاتە ئەو شوێنە. زۆر باشە مامۆستا، شێوازی ئەم بەرزبوونەوەی چۆن بوو؟ چونکە ئێستا لای هەندێک کەس گومانی ئەوە دەکرێت لەلایەن نێرانی ئیسلامەوە کە ئەمە تەنها خەوێک بووە یاخود ئەمە تەنها ڕۆحێک بووە. چۆن ئەم گومانانە ئەڕەوێنیتەوە؟ چۆن بوو شێوازی ئەم بەرزبوونەوەی؟ بەڵێ، خەو هەموو کەس خەو ئەبینێ، ینی زۆر لە ئێمە لەوانەیە خەومان بینی بێ بە ئاسمانەکانە فڕی بێتی، وەکو باڵندە لێ هاتووە چوویتە شوێنێکی دوور، بەیانیش خەبەرت بۆ لە شوێنەکەی خۆیان بووی. کەواتە خەو گرنگیەکی زۆری نییە. لە ناو زانانی ئیسلامیشە سێ بۆچوون هەیە، نەک هەر نەیاران وا بڵێن. لە ناو زانانی ئیسلامە هەندێک پێیان وایە بەس تەنها بە ڕۆح بووە، هەندێک پێیان وایە بەس تەنها بە جەستە بووە، هەندێک کە ئەم قەولەیان صحیحترە ئەم بۆچوونە بە ڕۆح و جەستە بووە، واتە بە خەو نەبووە. چونکە لە ئاەتەکەی خۆی گەورە فەرمێ بعەبدیه، بە بەندەکەی خۆی. هەر لەم ئاەتەوە ئەومان بۆ دەرئەکەوێ کە عەبد واتە ڕۆح و جەستە، و بە خەویش نەبووە، بە ڕۆح و جەستە بووە. لە فەرمودەکەدا کە صحیحە و پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ من ڕاکشا بووم لە بینی خەو و خەبەرا بووم، ئینسان کە ڕائەکشێ هێشتا خەوی لێ نەکەوتووە بەڵام بە ئاگایە، ئەفەرمێ دوو مەلایکەت هاتن و سنگیان شەق کردم و دوای ئەوەی کە شۆردیانەوە و بوڕاقیان بۆ هێنام، بوڕاق لە ئێستر بچووکتر بوو و لە گوێرێش گەورەتر بوو، سواری ئەوە بووم و ڕۆیشتم ئەوەندەی چاو هەرکەت کە هەنگاوێکی بوو، ینی هەر هەنگاوێکی ئەوەندەی چاو هەرکەت کە هەتا گەیشتمە مەسجد الأقصى و لەوێ بە ئەڵقەیەک ئەو بوڕاقم بەستەوە و چوومە ناو مزگەوتەکەەوە. جا لەم فەرمودەیەوە و لە ئاەتەکەەوە کە فەرمێ بعەبدیه معنای ئەوەیە بە ڕۆح و جەستە بووە و پێغەمبەر عليه الصلاة والسلام بە خەبەر بووە، بە چاوی سەری شتەکانی بینیوە، ینی هیچ شک و گومانێکی تیان نییە. و یەکێکە لە معجزەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە تایبەتی پێغەمبەر بووە بۆ هیچ پێغەمبەرێکی تر ئەمە ڕووی نەداوە. پێغەمبەران هەندێک معجزەیان هەبووە، مثلا سولەیمان پێغەمبەر با بردوێتی ئەندازەی مانگێک، یان موسا پێغەمبەر خوای پەروەردگار گفتوگۆی لەگەڵا کردووە، بەڵام هیچیان بەم شێوەی پێغەمبەر نەبوو عليه الصلاة والسلام بۆ هیچ دروستکراوێکی خوای پەروەردگار ڕێگەی پێ نەدراوە بگاتە ئەو شوێنە، حتا جوبرائیلیش ئیتر لە ئەندازەیەکە لە سیدرەۃ المنتها جوبرائیل ئەوەستێ و ئەفەرمێ ئیتر لە مەودووە ڕێگەی من نییە و ناتوانم بڕۆمە سەرەوە. کەواتە بە ڕۆح و جەستە بووە و ئەهلی سونە و جەماعە لەسەر ئەوەن کە بە ڕۆح و جەستە بووە. زۆر باشە مامۆستا، دەمێ بزانم گرنگترین پەیامەکانی ئیسرا و میعراج بۆ ئەمڕۆ لە 2400 و ئەوەندە ساڵ چییە کە ماوەتەوە و ئایا با بڵێن ئەو دەستکەوت یاخود ئەو موژدە باشانەی کە پێغەمبەر خۆ سەڵسەلام لە گەڕانەوەی لەم سەفەرەیە هێنای و بەخشیەوە بە مرۆڤایەتی چی و چی بوون؟ ئەگەر بڵین لە هۆکارەکانەوە جارێ هۆکاری ئیسرا و میعراجەکە چی بوو؟
هۆکارەکانی ینی گرنگ هۆکارەکانێتی بۆ لەو کاتەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شەوڕەوی پێکرا یان معراجی پێکرا بۆ هەر لە مەکەوە نەبوو هەر لە مەکە خوای پەروەردگار بە وەحی ئەم پەیامانەی کە ئەویست پێی بگەێنێ لە مەکەوە بە جوبڕەیل بۆی بناردایە و پێویستی بەمە ناکرد هۆکارەکان جارێ لەو کاتەی کە با بڵین معراج بە پێغەمبەر کراوە شەوڕەوی پێکرا سەختترین کاتەکانی ژیانی بوو لە ناو هەر 63 ساڵەکەی تەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەنها 1 ساڵ هەیە پێی ئەوترێ عام الحوزن کە ئەو ساڵە بوو کە معراجەکەی تیا کرا دوو هۆکار هەبوو دوو کەسی خۆشەویست و ئەزیزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەستیدا یەکەمیان خێزانی بوو خەدیجە هاوسەری بە وەفای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە هەر چەندە ناڕەحەتیان بەسەرا بهێنایە لە دەرەوە هاتەوە بۆ ماڵەوە بیری ئەچوە و لە دەرەوە پاڵپشت و قەڵایەک هەبوو بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە مامی بوو ئەبوو تاڵیب هەردووکیان لە 1 ساڵە لە دنیا دەرچوون جا بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر ناڕەحەت بوو ئەمە و ئەزیەت و ئازاری کافرەکانیش زیاد لە حەدی کردبوو هەرچی درگا هەیە بە دەوری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام داخرا بوو مەکە لەناو خزمەکانی بێگانەکان دەوروبەری مەکە حتا ئەڕوا بۆ تائیف هەر لەو ساڵەدا ئەڕوا بۆ تائیف بەردەبارانی ئەکەن شاربەدەری ئەکەن ئەگەڕێتەوە زیاد لە حەد ناڕەحەت ئەبێ بۆ دڵنەوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار ئەم میوانداری بۆ ڕێک ئەخا ئەم دعوەتەی بۆ ڕێک ئەخا دیارە شتێکی زۆر گرنگ هەیە بۆ ئەوە بۆیە خوای پەروەردگار پێغەمبەر دعوەتەکە صلی الله عليه وسلم وڵاتان ئەگەر سەفیرێک نوێنەرێکیان هەبێ لە وڵاتان ئەگەر کارێک هەبێ ڕۆژانەیان هەفتانەیان مانگانە بەڵێ لە ڕێی تەلەفۆنەوە یان نامەوە یان نوێنەرێکەوە پەیامەکانی بۆ ئەنێرن بەڵام ئەگەر شتێکی زۆر گرنگ بێ ئەینێرن بە شوێنیا بانگی ئەکەنەوە و ئەو پەیامەی کە خۆیان هەیەی پێڕ ئەگەێنن بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار ڕازی نابێ ئەم پەیامە گرنگە لە ڕێی جوبرەئیلەوە بێ بەڵکو خۆی شەخسی دعوت ئەکا میوانداری ئەکا بۆ ئاسمانەکان لینوریەه من ئایاتینا بۆ ئەوەی ئایات و نیشانە و گەورەی و دەسەڵاتی ئێمە ببینی حتا ئەو کاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شتە غەیبیانی نەبینی بوو قودسی نەبینی بوو پێغەمبەرانی نەبینی بوو ئاسمانەکانی نەبینی بوو بەهەشت جەهەنەم بەو شێوەیە نەیبینی بوو ئەوەی کە غەیبیات بوو ئەمجا هاتە وجود بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چاوی سەر هەمویانی بینی هۆکارێکی تر لە هۆکارەکانی ئیسرا و میعراج پێش هیجرەتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام ساڵی 12هەمینی پێغەمبەرایەتی بوو ساڵی 13هەمین لە مەکە هیجرەتەکە بۆ مەدینە ئەمە لە ساڵی 12هەمینی پێغەمبەرایەتی ڕوو ئەدا خوای پەروەردگار کارێکی زۆر گرنگی بە پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە خۆی بانگێشت ئەکا و میوانداری ئەکا چونکە مهمەیەکی پێ هەیە کارێکی گرنگی پێ هەیە چۆن تەشبیه نەبێ سەرۆکی وڵات یان سەرۆکی حکومەت کارنامەی حکومەتەکەی چەند ساڵی ئیشکردنی کۆ ئەکاتەوە جەم و جۆری ئەکا ئەمیش کارنامەی ئەم سەفەرەی کارنامەی هیجرەتی خوای پەروەردگار لە ئاسمانەکان ئەدا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو شتانەی کە لەوە پێشنەی بینی بوو ئەهێنێتە پێشای بۆ ئەوەی زیاتر دڵدامەزرا و خۆشحاڵتر بێ چونکە ئیتر لەوە دووە ئیسلام هەر لە مەکەیان نییە ئەڕواتە مەدینە هیجرەت دەست پێ ئەکا جەنگ و جیهاد دەست پێ ئەکا فتوحات دەست پێ ئەکا بۆیە کارەکە گرنگ بوو یەکێک لە هۆکارە گرنگەکانی ئیسرا و میعراج ئەوە بوو کە پێش هیجرەت بوو زۆر باشە مامۆستا لەم شەڕۆیە وەک دەزانین کە لەگەڵ خوای پەروەردگارە گفتوگۆیان کرد کۆمەڵێک مژدە درا یاخود لەو شەوەدا نوێژ فەڕز کرا لەسەر موسڵمانان کەواتە پەیامی پێغەمبەر کە گەڕایەوە پەیامەکەی چی بوو یاخود ئەو مژدانە چی بوون کە دران بە پێغەمبەری خوا گەورەترین مژدە بۆ ئیماندار نوێژە هەموو عیبادەتەکان لەسەر ئەرزا واجب کرا ئیلا نوێژ نەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تا ئەو کاتە نوێژی ئەکرد مسلمانان نوێژیان ئەکرد بەیانیان و ئێواران بەڵام بەم جۆرە و بەم دەستوورەی ئێستەی ئێمە نەبوو کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام میعراجی بینی هێز و قووەت و دەسەڵاتی خوای پەروەردگاری بینی لە دڵەوە پێی خۆش بوو ئەم میعراجە بەردەوام بێ هەمیشەیی بێ ینی تەنها یەک جار نەبێ بەڵکو دووبارە بێتەوە نەک تەنها بۆ خۆی بەڵکو بۆ هاوڵانیشی بێ بۆ ئومەتەکەیشی بێ بۆی خوای پەروەردگار نوێژی دانا چونکە نوێژ میعراجە
نوێژەکەی ئێمە کاڵ و کورچی پێوە دیارە بۆیە هەستی پێ ناکەین ئەگینا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک خەفەتبار ئەبوو ئیفەرموو ئەی بیلال بانگ بڵێ بە بچینە ناو نوێژەکانەوە چونکە بە نوێژەکان ئیتر ئیسراحەتی ئەکرد ئارامی بەسەر دڵ و دەرونیا زاڵ ئەبوو وەسەحابەکانیش بەو شێوەیە تابعین و سەلەفی ئەم ئومەتە کاتێک کە ناڕەحەت بوونایە ئەچوونە ناو نوێژەوە کە ئەچوونە ناو نوێژەوە ئاگایان لە دنیا ناما بە هیچ شێوەیەک بۆیە نوێژ میعراجی ئیماندارە و گەورەترین مژدە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نوێژەیە کە ڕۆژێک 5 جار بەلایانی کەمەوە ئەچی گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگارە ئەەکەی ڕۆحەکەت ئەڕوا پەرواز ئەکا و میعراج ئەکا وەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام میعراجی کرد ئەگەر ئەو چی بە ڕۆح و جەستە بۆ تۆ ڕۆحت هەموو جارێ بەلایانی کەمەوە 5 جار ئەڕواتە خزمەت خوای پەروەردگار و گفتوگۆی لەگەڵا ئەکەیت و ئەو میعراجی ئینسانی ئیماندارە کەواتە گەورەترین مژدە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نوێژە وە کۆمەڵێک شتی خۆشی بینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بەهەشتا جەزا و پاداشتی کەسە باشەکان ئەوانەی مجاهدن ئەوانە لە بەهەشتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بینی چ پاداشتێکیان هەیە کاتمەوە ساوانە کامانە بوون کە پاداشت وەردەگرن لە بەهەشتا بە چاوی سەر پێغەمبەر دردی خوا لەسەر بێت بینی وێتی ئەوانەی کە سزا دراون لەوێ ئەوانەی کە سزا دراون لە جەهەنەما ئەوانەی کە زیناکارن بینینی سزاکانیان ئەوانەی ماڵی خەڵکی ئەخۆن ئەوانەی غەیبەتی خەڵکی ئەکەن کۆمەڵە کەسانێکی بینی کە لە جەهەنەما سزا ئەدران ئەمە تۆڵە و سزای ئەو کەسانەیە کە ئەمانە ئەکەن باس کراوە لەوەی کە سزاکانیان چی بڵێ بە شێوازەکانی فەرموودەکە زۆرە دوور درێژە شێوازی ئەویان چۆن بۆ ئەویان چۆن بۆ ئەوی ماڵی خەڵکی خواردو چۆن سزا درراوە ئەوەی زینای کردو چۆن سزا درراوە ئەوەی غەیبەتی کردووە چۆن سزا درراوە لە بەهەشتیشە بۆنێکی خۆش هات بەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەهەشت بۆنی خۆشە بەڵام خۆشی ئەو بۆنە جیاواز بوو لە بوانەکانی تر پرسی لە جوبرائیل ئەم بۆنەیان چییە ئەم بۆنە جیاوازە فەرمووی ئەمە بۆنی ماشیطەی کچی فیرعەونە ماشیطە ئەو ئافرەتە بوو کە قژی کچەکەی فیرعەونیدا ئەهێنا ئەوش لە فەرموودەیەکدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەکا کە شانەکە ئەکەوێتە خوارەوە و ئەڵێ یا ئەڵڵا بەناوی خوا بسم الله ئەویش ئەڵێ بۆ باوکمە ئەو کەسێک کە تۆ بانگی ئەکەڵێ نەخێر خوایەکە کە دروستکەری من و تۆ باوکتە و ئەویش باسەکە بۆ باوکی ئەگەڕێتەوە و ئەم ئافرەتە 5 مناڵی هەیە و خۆی و مناڵەکانی هەمویان لە ناو ئەبەن لە ناو خازانێکی گەورەیان مەنجەڵێکی گەورە لە زەیتە ئەوە جوبرائیل فەرمووی ئەو بۆنی خۆشی ئەو ئافرەتەی وە کۆمەڵێک لە بەهەشتیەکانی بینی لە پاداشتی ئەو کەسانە زۆر باشە مامۆستا کەواتە حیکمەتەکان ئێستا لە 2400 و ئەوەندە ساڵ ڕەنگە مسلمانێک لە بەرخۆیەوە بپرسێ نوێژ هات ئەوە تا ئێستا فەرزە چ گرنگیەکی هەیە بۆ ئێمە ئێستا ژێمە یاد لە ئیسرا و میعراج بکەینەوە لە دوای ئەوەندە ساڵ بەڵێ ئیسرا و میعراج شەوەکەی کە ئەم شەوی ڕابردوو بوو کە زۆر لە زانایان پیان وایە شەوی 27 ڕەجەب چەند ڕاجیایی تریش هەیە کە پیان وایە لە ڕەبیع الأولا بووە هەندێک پیان وایە پێش هاتنی پێغەمبەر بۆ صلی الله علیه و سلم بەڵام زۆری لەسەر ئەوەن کە لە 27 ڕەجەبا بووە شەوێکی گرنگە شەوێکە فەرقی هەیە لەگەڵ شەوەکانی ترە نەک وەکو عیبادەت تۆ ئەم شەوە جیا بکەیتەوە یان ڕۆژەکەی وەکو ڕۆژ و بوون جیایکەیتەوە نەخێ ڕۆژووی تیانی مەگەر اللهم ئەمڕۆکە خۆی پێنجشەمەیە کەسێک خۆی عادەتی وابێ دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووی ئەوە جیایە ئەگینا وەکو بڵێ ڕۆژووی میعراج ڕۆژووی نییە شەوەکەی عیبادەتی تیانی عیبادەتێکی تایبەت بڵێ لەم شەوەیە ئەیکەم بەڵام شەوەکە شەوێکی پیرۆزە شەوێکی گرنگە شەوێکی گەورەیە گومان لەوەدانە معجزەیەکی هەرە گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو شەوەدا ڕووی داوە باوەڕ نەبوون بەو معجزەیە باوەڕ نەبوونە بە ئاەتی قورئان چونکە خوای پەروەردگار هەم باسی ئیسرای کردووە لە سەرەتای سوورەتی ئیسرادا هەم باسی معراجی کردووە لە سوورەتی نەجمە بە چەند ئاەتێک و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندین فەرموودەی صحیحدا باسی کردووە باوەڕ نەبوون بەوە باوەڕ نەبوون بە معجزەی پێغەمبەرەوە باوەڕ نەبوون بە بەشێکی لە قورئان و بەشێک لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەق وایە ئەمە هەمیشە لە دڵ و دەروونمانە زیندوو بێ پشتگوێی نەخەین و حتا بیری مناڵەکانیشمانی بخەینەوە کە ئەم شەوێکی ئاوا گرنگ بووە بۆ ئەوەی ئەوانیش لە بیریان نەچێتەوە چونکە مەشغەڵەت و شتی دنیایی وای کردووە
ئینسان بیری ئەچێتەوە مناڵەکان نامۆ ئەبن بە ڕووداوە ئیسلامیەکان بۆ ئەوانیش لە بیریان نەچێتەوە ئەوانیش ئاشنابن بەم ڕووداوانە بە مۆجیزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە نابێ بە هیچ شێوەیەک لەبیر بکرێ هەمیشە یاد بکرێتەوە بەڵام یادکردنێک لە سنووری شەرعا بێ لە سنووری شەرع دەرنەچێ وا بزانین لە سنوور دەرچوونی شەرعی ئەمە یادکردنەوەی ئەم یادەیە یان هەر یادێکی تر بێ. زۆر باشەوە مەستا چه حکمتێک لە بوونی شەودا هەیە کە ئیسرا و میعراج تێیدا ڕوویدا کە زۆر جاریژ مناجات و پاڕانەوەکان هەر لە شەودا دەبێت؟ بەندە مخلیسەکانی خوای پەروەردگار هەمیشە لە شەودا عیبادەتیان کردووە زیاتر عیبادەتیان لە شەوا بووە. نوێژی شەو لە نوێژی ڕۆژ خۆشەویسترە لای خوا بەڕێزترە جگە لە نوێژە فەرزەکان چون پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دوای نوێژە فەرزەکان نوێژی شەو لای خوای پەروەردگار لە هەمووی خۆشەویسترە. ئەوەی کە ئەهلی غەفڵەت و بێئاگایی بێ هەر لە ئێوارەوە بێئاگایە نەشەو نوێژی هەیە نەعیبادەتی خوای پەروەردگاری هەیە کە چووە سەر جێگە کە حتا بەیانی خەبەری نابێتەوە ئاگای لێ نییە بەڵام بەندە ڕاستەکانی خوای پەروەردگار بەندە مخلیسەکانی خوای پەروەردگار شەوانە هەمیشە ڕاز و نیاز ئەکەن لەگەڵ خوای پەروەردگارە ئەپاڕێنەوە عیبادەت ئەکەن نوێش ئەکەن هەر بۆیە ئەمە لە ڕۆژدا ڕووی نەدا. قورئان ئاماژەی پێ ئەکا سبحان الذي أسرى بعبده ليلا لە شەودا و بەشێکی کەمی شەویش ئەوە گرنگیەکەی ئیسرا و میعراجەکە لەودایە کە بەشێک و جوزئێکی زۆر کەمە چون لەیلەن بە نەکیرە هێناوێتی نەک هەموو شەوەکە ئەگونجێ لە دقیقەیەکەوە بێ حتا سەرەوە ینی نەخوای پەروەردگار ئاماژەی پێ کردووە شەوەکە کاتەکەی دیاری نەکراوە چ کاتێکە چەندەی پێچووە چەندی پێ چکە زۆر جار قسە هەیە دەڵێ ئەڵقا لێراوە قسەی هەیە ئەگونجێ ئەنی هیچ عجیب نییە بۆ خوای پەروەردگار هیچ زەحمەت نییە لەسەر خوای پەروەردگار کە ئەوەندە و کەمتریشی پێچوو بێ چون معجیزەیە معجیزە واتە ئینسانەکان ناتوانن ئەم شتە ئەنجام بدەن ئەمە لە هێز و دەسەڵاتی خوای پەروەردگارایە ئەگونجێ ئەمە لەوەش کەمتر بوو بێ و ئەگونجێ زیاتر بوو بێ و کاتەکەی دیاری نەکراوە جا عەرزم کردی ئەوە لە شەودا بووە لە جوزئێکی کەمەی شەوا بووە و شەویش جیاکرایەوە لە ڕۆژ چونکە ڕۆژ کاتی مەشغەڵەتە و ئینسان مەشغولی ژیان و ئەوانەیە بەڵام شەو تەنها ئینسان خۆی ساغ ئەکاتەوە بۆ عیبادەتکردنی خوای پەروەردگار و هیچی تر. مامۆستا زۆر بە کورتی لەبەر دەرفەتیشمان نەماوە دەمێ بزانم ئێستا کە لێرە 8 مارسی پەڕیەوە هەفتەی باس لە مافی ئافرەت و ئەمانە دەکرێت دەمێ بزانم لە گەڕانەوەی پێغەمبەر ساسن لە ئیسرا و میعراجە پەیامی تایبەتی هەبوو بۆ ئافرەتان و ئەوەی کە بینی لە پاداشت و سزای ئاسمانەکان لە بەهشت و جەهەنەما لەسەر ئافرەتان چی بوو شتێکی پێ بوو کە ئافرەت بەهۆش خۆی بێنێتەوە لە بابەتی حیجاب و باشی و چاکیە و ئایا لە بەهشتی شاهید مژدانەیەکی پێ بوو بۆ ئافرەتان؟ بێگومان ئەوانەی کە یەکێک لەوانەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بینی کە سزا ئەدران ئەوانە بوون کە ئەو ئافرەتانی بێحیجاب بوون و با بڵێن ڕوود بوون ئەوە یەکێک لە سزاکان پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بۆ ئەو ئافرەتانە و هەڕەشەیەکیشە بۆ ئەو خوشکانەی کە تا ئێستا حیجابیان نەکردووە چون حیجاب بەشێکە لە دین چۆن نوێژ فەرزە چۆن ڕۆژ و فەرزە ئەوەش حیجاب فەرزە و هیچ گومانێکی تیان نییە و لە پێش نوێژ و ڕۆژوەکەوە حەقوایە خوشکان ئاگاداری لە چک و پۆشاک و حیجابەکانیان هەندێکیان ڕاستە ڕەنگە لە چکیان لەسەر نەبێ بەس پابەندن بە نوێژەوە لە بێگومان بەڵام ئەمانە چۆن دوشتی جیای ناتوانانی چۆن پەیامیان پێدەدرێت لەوەی کە ڕەنگە هەر لەو سەفەری کە لەو میعراجی کە پێغەمبەر سەسەن بەرز بۆتەوە بۆ ئاسمانەکان ئەوانەشی بینی بێ کە تەنانەت لەبەر نەبوونی لە چکیان لەبەرەوەی کە قژیان لە دەرەوە بۆ سزایان وەرگرتووە. عەرزم کردی لە ئیسلامدا حیجاب واجبە چۆن نوێژ واجبە حیجابیش واجبە ینی هیچ فەرقێکی نییە نوێژەکە ڕۆژێ 5 جارە ڕۆژ و ساڵێ جارێکە بەڵام حیجابەکە هەموو ڕۆژێکە هەموو دقەیەکە نامەحرەمێک ئەدبینێ پێی تاوانبار ئەبی ئەوە بەشێکە لە دین و لە زۆر ئاەتی قورئاندا خوای پەروەردگار ئەمر ئەکا بە ئافرەتان کە حیجاب بکەن ئەمەش بێڕێزیکردن نییە بە ئافرەت بەڵکو ئەمە بەڕێز پیشاندانی ئافرەتە ئافرەت بۆ ئەوەی هیچ شوێنێک لە جەستەی دیار نەبێ کە پیاوان تەماعی تێ بکەن و بە چاوی خراپەوە سەیری بکەن ئەو پەڕی ڕێزی ئافرەتە کە خوای پەروەردگار دای ئەپۆشێت تۆ شتێک کە زۆر بەڕێز و خۆشەویست بێ لای خۆت جوان دای ئەپۆشی
بۆ ئەوەی هیچ لەکەیەکی بەر نەکەوێ هیچ بەڵەیەکی بەر نەکەوێ پیس نەبێ بۆیە ئافرەتان بەو شێوەیە ئەوەی مژدە بێ هەر لە پێشدا کە عەرزم کردی وتم بۆنی ئەو ئافرەتە خۆشە ماشیطەی ینی قژداهێنەری کچەکەی فرعون کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە بەهەشتا ئەیبینێ ئافرەتێکە و پێغەمبەر نەیناسیوە لەوە پێش واتە ئافرەتانیش لە عیبادەتا لە پاداشتا هاوشانی پیاون هیچ فەرقێکیان نییە نوێژی پیاو لەگەڵ ئافرەتە هیچ فەرقێکی نییە ڕۆژوی پیاو لەگەڵ ئافرەتە هیچ فەرقێکی نییە سەدەقەی پیاو لەگەڵ ئافرەتە هیچ فەرقێکی نییە کەواتە پیاو و ئافرەت هاوتەریب هاوشانی یەکتری لە عیبادەتە لە ئەجرە وەکو یەکوان ئەجری ئافرەت کەمتر نییە لە هی پیاو زیاتر نییە لە ئافرەت لە سزایە ئافرەت سزای زۆرتر نادرێت لە پیاو لە گوناهێکە کە بیکە وەکو یەک چاکەیان کرد وەکو یەک پاداش ئەدرێنەوە خراپەیان کرد وەکو یەک سزایان لێ ئێسێنێت زۆر سپاس مامۆستاگەن سپاس دەکەین لەوەی کەمیوانی پەیامی ڕۆژ بوویت زۆر سپاس دەکەین سەلام بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵازیزان دەچینە لای راپۆرتێک کە ڕامیار بۆی ئامادە کردوین ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ببورن بە بۆنەی 8 مارسەوە هەندێک چالاکیان ڕێخستووە کە ڕامیار راپۆرتێکی ئامادە کردو بە سێریکەوە راپۆرتە بکەین. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە شاری سلێمانی بە بۆنەی 8 مارسەوە کۆڕێکی بۆ بەشێک لە خانمانی سلێمانی ساز کرد کە تیایدا باز لە ڕۆڵی ئافرەت و مافەکانی کرا هەم لە ڕوانگەی ئیسلام و هەمیش ڕۆشنبیری خوشکان کە گرنگترین ئەرکەو دەبێت خانمان پێی ئاشنا بن. کوڕێکخراوی خوشکانی ئیسلامی بۆ بەرچاوڕۆشنکردنی خوشکانی خۆمان ئەنجامدانی بێتێ لەسەر سێ تەوەرە بوو کە تەوەرێکان لەسەر ڕۆڵی ئافرەت لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان کردلایەن ماوەسە سامان ڕەباتی کە برسیان دەرانە مەڵبەندیان دەرانە دیارە و زیاتر بە چاوەڕوون و ئاگادارە لە وەزی هەندەران و بینینی ئەو وەزەی کە بەواقعی تیاژی و خەڵێ بە دیبێتێکی تێمان کە لایەن یاسانات هێرو عەتاڕێ کە باسی خوشکان و 8 مارس کە 8 مارچیە خوشکان چۆن ئەم 8 مارسە یادکەنەوە بریتێ لە چی کەمە لە جیهاندا باسێک کە ڕۆژێک کە هەمومان ئەزانی کە ڕۆژێک بە کۆمەڵ ئافرەتی کرێکار بوو مافی خوان لە ڕۆژە دەستکەوتەوە دیارە دیبەتی سێمیشمان لایەن قمرێ خانوێ سیمیناری سێمان کە باسی ڕۆڵی ئافرەتەکە ناو کۆمەڵی دادگەریە. بەشێک لە ئافرەتان پیان وایە ئەو تونند و تیژیانەی بەرامبەر ئافرەت دەکرێت بەشێکی لەلایەن پیاوانەوەیە و بەشێکیشی ئافرەتەکە خۆی هۆکاری تونند و تیژیەکەیە پێویستە خێزانەکان هۆشیاری ئاینی و کۆمەڵایەتی باشتریان هەبێت بۆ ئەوەی دوور بن لە تونند و تیژی. زۆر جار ئێمەوە پێمان وتراوە کە تونند و تیژیەکان بەس تەنها پیاوە بەرامبەرە بە ئافرەت دەیکات. مەهماکان ئێمە ئەگەر لە دائیرەکان ئاستێریکەن لە شوێنە گشتەکان ئاستێریکەن لە شوێنی کار ئاستێریکەن زۆر جار بەرپرسەکە ئافرەتە بەرامبەر بە هەمان ڕەگەزی خۆی کە ئافرەتە تونند و تیژیەکە یا جاری وا هەیە دایکە بەرامبەر بە کچەکەی خەسۆ بەرامبەر بە بووکەکەی بووکە بەرامبەر بە خەسۆکەی ئێمە ناتوانین بڵین تەنها ڕەگەزی پیاوە وەلەو کارەکە وا کراوە. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ شریعەتی ئیسلام و بۆ دینی خۆی گەورە تەنها ڕۆژێک نییە بۆ ئافرەتان خۆی گەورە مافی بۆ ئافرەت گێڕاوەتەوە مافی بۆ ئافرەتان گێڕاوەتەوە وەکو ڕێکخراوەکانی ژنانیش بەڕاستی ئەوەی کە من ئاگادار بووم لە ڕێکخراوەکە ئیش ئەەکەین بۆ گێڕانەوەی مافی ئافرەت لە ڕووی شریعەتی ئیسلامەوە لە ڕووی دینەوە لەگەڵ ئەوەش ئەوەی کە تونند و تیژی ئەکا بەرامبەر بە ئافرەت پێم وایە یعنی کەسانێکن کە دوورن لە بەرنامەی ئیسلام چونکە تۆ ئەگەر نزیک بی لە بەرنامەی ئیسلام و نزیک بی لە دینی خۆی گەورە و لە خۆی گەورە نزیک بی دڵنیا بە تونند و تیژی نییە بەرامبەر بە ئافرەت. ساڵانە لە ڕۆژی 8 مارس ڕێکخراوەکانی ئافرەتان یادی ئەو ڕۆژە دەکەنەوە و چالاکی و سیمینار و قسەیان دەبێت لەسەر تونند و تیژیەکان دژ بە ئافرەتان بەڵام تونند و تیژیەکان کەمیان نەکردووە. ڕێکخراوە ئیسلامیەکان پێیان وایە ئەوەی پەیڕەوێکی دروستی ئاینی ئیسلام بکات و بەرنامەی خوددا جێبەجێ بکات بە دوور دەبێت لە تونند و تیژی. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.
بەڵە بەرزان دەچینە بڕگەی پامنێران و سەرتاش دەچینە لای پامنێرمان ڕامیار سڵاوی خی گەورت لێ بەم کاتت باش گرنگترین زانیاری لای تۆ چێ فەرموو؟ ڕامیار ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە سڵاوت لێ بەم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی چیە فەرموو؟ ڕامیار زۆر بە جوانی لە بەردەم کامێرەکەی ئاوەستاوە ئێمە لێرەوە دەیبینی بەڵام سەوتی ئێمە ناگاتە لای ڕامیار بێت دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە وتە ڕەمەدا چالاکیەکەیە بە بۆنەی ڕۆژی جیهانی هەشتی مارس و ڕۆژی جیهانی ئافرەتانەوە دیارە ئیڤێنتەکەیە لە شاری سلێمانی بۆ دەرخستنی توانای و خانمانی کە ینی چەند خانمێکن باز لە ئەزمموی کاری خۆیانەکەن بە تایبەت ئەوانەی کە بە هەوڵماندبوونی خۆیان گەیشتونەتە ینی کۆمەڵێک براندی باشیان هەیە ئێستا ناوبانکی تەواویان پیا کردووە بۆی ئەمڕۆ باس لە ئەزمموی خۆیانەکەن لەگەڵ کۆمەڵە خانمی دیکە لێرەن لەو ئیڤێنتەدا کە ڕێکخراوی دیالۆگ سازی کردووە لە ئەوتە ڕەمەدا دەچمە لای چراخان کە لە ڕێکخراوی دیالۆگە باز لە چالاکیەکە بکات و هەروەها ئەو خانمانەکەن کە بانگێش کراون و ئایا توانەکانیان چۆنە سڵاو چراخان باشی زۆر سپاس ئەو خانمانی کە ئەمڕۆ بەشدارن کێن و چالاکیەکانیان چییە ینی براندانەی کە هیانە چییە؟ سەرتا بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵی پەیامەکەم ئەمڕۆ ئیڤێنتێکمانێک خستووە کە بۆ خانمانە چەند خاتونێکمان بان کردووە و قسەکەر کە باسی ئەزمموی خۆیانەکەن هەمویان خاوەنی براندی خۆیانن هەنێکیان کۆسمەتیکە هەنێکیان ئەکسسواراتە هەنێکیان دیزانی جلی کوردیە هەنێکیان بۆنە و لە هەمان کاتیشا کۆمەڵە خانمێکی ترمان بان کردووە کە کارسازن ئەوان بەستاند لەگەڵمانە بەشدارە بن ئەمڕۆ ئەم ئیڤێنتە بۆ ئەو ڕێکخراوەکەمە کۆمەڵە خانمێکی زۆر لێ هاتوو بەتوانەمان هەیە کە چۆن بتوانین بیان ناسێنین چۆن بتوانین ئەو خیبرەی کە ئەوان هەیەە ئێمە بەکاری بێنینەوە بۆ ئەو گەنجانەی کە تازە تەخەڕوج ئەکەن پلانی ئەویان هەیە کە ڕۆژە لە ڕۆژان داهێنانێک لە هەر بوارێکی جیاوازە هەبێت بیکەن بۆیە ئیڤێنتەکە ئەمڕۆ کۆمەڵە خاتونێکی زۆر بەڕێز و ئیشکەر و بە ئەزمونمان لەگەڵایە بەو شێوازە ئیڤێنتەکە بەڕێ ئەەکەین و سپاسی ئێوەشەکەین ینی توانەکانیان چۆنە ئەو شتانی کە کردویانە جیاوازە براندەکانیان هەر لە کوردستانە ناسراویان بۆ دەرەوەش ینی شتی باشە طبعا براندەکانیان بۆ دەرەوەش نردووە بۆ دەرەوەشتی باشە شتەکان هەمووی ینی لێرە کۆمەڵە گەنجێکن به هیچ هاوکاریەک خۆیان بەمانوبوونی خۆیان گەشتونەتە و ئاستی کە ئێستا لە بابڵین لە کوردستانە دیارن ئێستا خاتونێکمان لەگەڵایە هەڵمەتێکی دەست پێ کردووە کە گوارە ئەفرۆشێت خۆی دروستی ئەکات ئەی فرۆشێت ئەو پارەی کە دەستی ئەکەوێت ئەیاد بۆ خانمانی کە لە شڵتەرەکانن ئەوانی کە دوو دیشان بەرامبەر کراوە کە من بەڕاستی ئەتوانم بڵێم هەوڵێکی زۆر جوانە بۆ خاتونێکی گەنج کە لە تەلەبەی زانکۆیە بیر لەو فکرە جوانە بکاتەوە خوێنکاری زانکۆوانەش تاپان کردو ئەوانە بەڵێ کۆمەڵی خوێندکاری زانکۆی سلێمانیە ئەمریکان کۆرنەرە زانکۆی گەشەپێدانە ئەم خاتونانەمان هەمووی بان کردووە بۆ ئەوەی چۆن بڵین پاڵ پشتێک بێ هەم بۆ خاتونانی کە خاوەنکاری خۆیان ئەمڕۆ گویان لێ ئەگرن هەم هاندانێکیشە بۆ ئەوان بۆ ئەوی لە داهاتوو ئەگەر هەر فکرەیەکیان هەبوو هەر ئیشێکیان ئانی هەر شتێکیان هەبوو بتوانن بە قورسی نەبین و بتوانن جێبەجێکەن ینی ئەم ڕێکخراوەکانی بەدەر لە حکومیەکان ڕێکخراوە غێری حکومیەکان تا چەند هاوکاری خانمانەوەی کە خۆیان توانایەکیان هەیە بەڵام دەستگیرۆیان بکەن بۆی کە بتوانن ئەو کارانەی کە هەیە و براندانێکی هەیە سەرکەوتووتری بکەن من بەڕێی من ڕێکخراوەکان هەمووی هەوڵیان ئەوەیە کە کۆمەڵگە بەرەو پێشەوە بەرن هەموو هەوڵێکیان ئەوەیە کە ئەو کەسانی هەرێکۆ لە بەشی خۆیان طبعاً ئەو کەسانی کە مەسەلەن توانایەکیان هەبێ هەر ئەو مواازعانی کە لە کۆمەڵگەی ئێمە بوونەتە کێشە هەوڵیان ناوە ڕێکخراوەکان تا حدێکی زۆر کە ئەو بربەستانە بشکێن و ئەو ئیڤێنتانە ڕێکخەن بۆی ئەم دیاردانی کە لە کۆمەڵگەیە باوە بەرە کەمیکەنەوە و بەرەو پێشیان برن ئەو کەسانی کە پێویستیان پێیانە زۆر سپاس بەڕێزی سپاس مەمنونم دیارە وەکو چراخان لە ڕێکخراوی دیالۆگ ئاماژەی پێکرد ئەو خانمانە خاوەنی براندی خۆیانن چەند کەسێکن و ناسراون براندەکانیان لەسەر ئاستی کوردستان و ینی
لە ناوخۆ پێدەچێت لە داهاتوودا لە دەرەوەش ینی براندەکانیان بناسێنن بۆیە ینی ئەوانی کە قسم لەگەڵا کردوون داوایەکەن هاوکاری زیاتر بکرێن بۆی کە بتوانن ئەو کار و پیشانی کە هەیەە تێیدا سەرکەوتوو بن بە تایبەتی پاڵپشتی مادی بۆ ئەوان زۆر گرنگە بۆ ئێستا ئەوانی کە لێرن چەند کەسێکن قسە دەکەن لەسەر ئەو براندانی کە هەیەن بووە لە سەرەتایەکی کەمەوە دەستیان پێ کردووە ئێستا چەند کارمەندێک لەلایەن کار دەکات و بوونەتە خاوەن پیشەوکاری خۆیان بەڵە. وڵای زۆر سپاس بۆ پێیان نێرمان ڕامیا ڕوسمان سپاس بۆ زانیاریەکان. بەڵازیزان دەچینە چەمچەماڵ لای پێیان نێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوا لێ بێت وام کاتت باش گرنگترین زانیاریەکانی قەزای چەمچەماڵ چین؟ دیارە بەپێی زانیاریەکان لە ڕووی تەندروستیەوە زانیاریەکانەوەن کە هەندێک ڤاکسین گەیشتونەتە قەزای چەمچەماڵ. بڕیاروایەکە ئەمڕۆ سبەینێ سەرەتا بەسەر و کارمەندە تەندروستیانەی کە لە بەرەکانی پێشەوە یا لەناو لەسەر کاردان و لەگەڵ هاوڵاتیان و نەخۆشدا زیاتر مامەڵەیان هەیە ڤاکسینەکە بۆوانە بەکاربێنرێت. بۆیە لەسەرم بابەتە بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری بۆی بزانین جیاواز لە زانیاری تەندروستیەکان زانیاریەکانی دیکە چین. دەچینە چەمچەماڵ. جەلال سڵاوی خوا لێ بێت وام کاتت باش گرنگترین زانیاریەکانی چەمچەماڵ چین و ئایا ئەو ڤاکسینانەی کە ئێستا بەپێی زانیاریەکان گەیشتونەتە چەمچەماڵ کەی بەکاردێن بۆ کێ بەکاردێن و زانیاری زیاتر چی هەیە؟ تاو کاتەی کە جەلال مەشغوڵە بە مۆبایلەکەیەوە چونکە سوڕەکەی هاتووە لای دەوات دەچینە لای زانیاریەکمان هەیە لەسەر یاسا تایبەتەکان بە هەندێک وڵاتی تایبەتی خۆیانەوە. دیارە هەندێک وڵاتی تایبەت هەن کە هەندێک یاسا و ڕێسای تایبەت بە خۆیان هەیەە باسیێکی و زانیاری بکەین و دەگەڕێنەوە لاتان. چەند یاسایەکی سیر و سەمەرە لە چەند وڵاتێکی جیهان. هەندێک لە وڵاتانی جیهان کۆمەڵێک یاسای سیر و سەمەرەیان هەیە کە تایبەتە بە خۆیان و لە هیچ وڵاتێکی تردا نییە. لەوانە یەکەم نەمسا. لە نەمسا خواردنی ئایسکرێم لە بەردەمی بانکەکاندا قەدەغە کراوە. دووەم یۆنان. لە پێکردنی پێڵاوی بنبەرز قەدەغە کراوە لەو شوێنانەدا کە ئاسەواری کۆنن بۆ ئەوەی زیانت پێ نەگات. سێەم ئێرلەندا. پیسکردنی زەوی کەسێکی تر قەدەغە کراوە و هەروەها نابێت مەی لە بەردەم مانگا یاخود لە نزیکیەوە بخورێتەوە. چوارەم فەڕەنسا. ڕێگە نادرێت بە دوو ئامۆزا هاوسەرگیری بکەن بە مەرجێک دەبێت داوا لە سەرۆکی وڵات بکرێت و ئەویش بە تایبەتی ڕێگەیان پێبدات و ئیمزا لەسەر هاوسەرگیریەکان بکات. دوای ئەوەش هاوسەرگیریەکان لە ڕۆژنامەکاندا بڵاو دەکرێتەوە. پێنجەم کەنەدا. نابێت برین لە بەرچاوی منداڵدا پاک بکرێتەوە. شەشەم ئیتاڵیا. دەستخستنە ناو گیرفانی پیاوێکی ترەوە قەدەغە کراوە. حەوتەم سنگافورە. فرۆشتن و جوینی بنێشت قەدەغە کراوە. هەشتەم چین. هەر خێزانێک لە منداڵێک زیاتریان ببێت ئەوا دەخرێتە بەندینخانەوە یان بە بڕێک پارە سزا دەدرێت. نۆیەم تایلەند. چوونە دەرەوە بەبێ لە بەرکردنی جلی ژێرەوە قەدەغە کراوە. دەیەم ئەڵمانیا. تێکردنی بەنزین لەسەر ڕێگای خێرا قەدەغە کراوە. یانزە ئەمریکا. لە شاری کلیفلاند سەربای ویلایەتی ئۆهایۆ یاسا ڕێگە بۆ نادات سەربەخۆ مشک بکوژیت بەڵکو دەبێت ڕێگە پێدراو بێت یان ئیجازەی تایبەت بە مشک کوشتنت هەبێت. دوانزە رووسیا. لە شاری مۆسکۆ لێخوڕینی سیارەی پیس قەدەغە کراوە و سزاکەی $100. دەبێت هەمیشە سیارەکەت پاک بێت و بە پاکی لێی بخڕیت. سیانزە بەنگلادێش. منداڵ لە تەمەنی 15 ساڵیەوە زیندانی دەکرێت ئەگەر قۆپی بکات لە تاقیکردنەوەکاندا.
مەڵە بەڕزان دەچینەوە لای پەیامنەرمان جەلال جەباری لە چەمچەماڵ. جەلال سڵاوی خوای گەورەت لێبێ ئەم کاتت باش. گرنگترین زانیاری و کار و چالاکیەکان لە چەمچەماڵ چین فەرموو. خان سڵاوی خوای گەورە لە ئێوە لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئێستا لە مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی چەمچەماڵم. لێرە لە دوێنێەوە بڕێک لە ڤاکسینی کۆڤید-19 ئەوەی کە چۆنەڵی بە کۆرۆنا ناو دەبرێت گەیشتووەتە ئێرە و بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا ئەو ڤاکسینانە بەکاربهێنرێت. من گفتوگۆ لەگەڵ کاگ دکتۆر شەریف ڕەحیم و تەبێژی تەندروستی چەمچەماڵەکەم سەبارەت هەم بە ژماری ڤاکسینەکان هەم بەوەی کە چۆن بەکاردەهێنرێت و سەرەتا بۆچێ بەکاردەهێنرێت. کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادوومان کردی لەگەڵی پشوو بوو. ئەگەر پێم بڵێ ژمارە و ڤاکسینانی کە گەیشتووەتە ئێرە لە دوێنێەوە چەند ڤاکسینەوە بڕیارەکەی بەکاری بێنێت. بڵێ ئێمە لە ئێستادا تەنها 50 ڤاکسین بەدەستمان گەیشتووە. دیار ئەم ڤاکسینەش هەم بە دوو جورعە بەکاردێم واتە دو جورعی یەکەم 21 ڕۆژ دواتر جورعی دوم بەکاردێ وەکو دەستپێکێک سەرەتا بەو کارمەندانە بەکاری دێنین کە لە هێڵی ڕووبەڕونەوەی پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنادان لە هەردوو سەنتەری ئاسوودە و عومەر خەلیفە کار دەکەن. ئەو بەکارهێنانی ئەو ڤاکسینانە ئایا هیچ کارمەندێکی ڕاهێنراوی پێویستە و ئایا ڕاهێنان یاخود هیچ خولێک بۆ کارمەندەکان کراوەوە بۆی بەکاری بهێنن؟ بڵێ ئێمە هەر دوێنێ خولێکمان ئەنجامدا بۆ ئەو کارمەندانەی کە لە مەڵبەندە خۆپاراستنەکانمان کار دەکەن. ڕاهێنانمان بە 25 کارمەندی تەندروستی کردەوە بۆ مەبەستە. لە ئێستا دۆخی ڤایرۆسەکە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەر یاخود بڵم لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ چۆنە و ئایا هیچ حاڵەتێکی کۆن و نوێ لە سنوورەکە تۆمار کراوە یاخود هیچ حاڵەتێکی کۆن لە سنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا بوونیان ماوە؟ بەڵێ خۆشبەختانە لە سنوورەکەی ئێمە تا سنوورێکی باش سەقامگیری بەخۆیەوە بینیوە. لە ئێستادا تەنها یەک حاڵەتمان لە هەردوو سنتەرەکەمان داخل کردووە لە ئێستاکەدا. ئێمە لە ڕابردووە نزیکەی 6000 پشکنیمان ئەنجام داوە. لەو ڕێژەیە 1500 حاڵەت پۆزەتیڤ بەداخەوە تۆمار کرا لە سنوورەکەمان و هەر لەو ڕێژەیەش جێداخە بەداخەوە 128 حاڵەت مردن تۆمار کرا لە هەردوو سنتەری ئاسوودە و عومەر خەلیفە. بەڵام خۆشبەختانە لە ئێستاکەدا ڕۆژی شار سەقامگیریی باشی بەخۆیەوە بینیوە. تەنها لە سنتەری ئاسوودە یەک حاڵەتمان داخل کراوە. ڕێنمایی ئێوە چی بۆ هاوڵاتیان بەتابەتی لە وەرزی بەهاراوە تا چەند پێویستە بەردەوام من لە خۆپارێزی بۆی خوا نەخواستە دووبارە ڤایرۆسەکە تەشەنە نەکاتەوە؟ وڵا داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین لە ئێستاکەدا وەرزی دەرچوون و وەرزی سەفرە و سێرانتانێت تا بتوانن پابەندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و تا بتوانن کەمترین بەرکەوتیان هەبێ. بەڵە شەیداخان جگە لەوە ئەمڕۆیش سەبارەت بە یاریەکانی خولینایابی کوردستان بە 4 یاری کۆتایی بە گەڕی دەیەمی خولینایە بدێ لە خولی دووەمدا کە بڕیارە ئەمڕۆیش یانەی چەمچەماڵ لەسەر یاریگای خۆی میوانداری یانەی شێوانە بکەن. دیارە هەردوویانەکە چێبڕچەیەکەن بۆ بەدەستێنانی سێخاڵی یارێکە کە یانەی شێوانە لە ئێستای ڕیزبەندی سێمی خولینایابی کوردستانی گردووە لە کۆمەڵی یەکەمدا بە کۆکردنەوەی 12 خاڵ و یانی چەمچەماڵیش ڕیزبەندی 4ەمەوە تا دوای یانی شێوانەیە کە بە 11 خاڵ لە دوای یانی شێوانەوەیە و بڕیارە ئەمڕۆ بە 4 یاری کۆتایی بە خولینایابی کوردستان لە گەڕی دەیەم لە خولی دووەمدا بهێنرێت. ئەمە کۆی زانەرەکان بوو لای من ئەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان جەلال جەباری، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی پەیامی ڕۆژ. بابزانین لە هەموو نەخۆشخانەکاندا بە ئەهلی و بە حکومیەوە کێسە بەشێک هەیە بە ناوی ئینفێکشن کۆنتڕۆڵ. بابزانین کار و ئەرکی ئەم بەشە چی هەیە کە دیار هەمووی پێوەستە بە پاک و خاوێنیەوە. لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز سامان حەماری پسپۆڕی خۆپاراستنی تەندروستیمان کردووە. کاک سامان بەخێر بێت. کاک سامان ئینفێکشن کۆنتڕۆڵ هەرێکسەر ئینگلیزیە وشە کوردیەکەی چی هەیە و بۆچی دەبێ هەموو نەخۆشخانەکانم بەشەیان هەبێت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. وشەی ئینفێکشن کۆنتڕۆڵ واتە دەست بە سەراگرتن و یان ڕێگریکردن لە نەخۆشیە گوازراوەکان لە ناو دەستگا تەندروستیەکاندا. هەر ناوەکەی خۆی لە خۆیەتی واتە ڕێگریکردن لە بڵاو بوونەوەی نەخۆشیە گوازراوەکان بە تایبەت لە دەستگا و ناوەندە تەندروستیەکان و پاشانیش لە ناو خەڵکی بەگشتی. پەیوەندی هەیە بە هاوڵاتیەوە مراجعێکەوە کە دێتە ناو نەخۆشخانەکەەوە یاخود پەیوەندیشی بە هاوڵاتیەوەیە لە دەروی نەخۆشخانەکە؟ بەڵێ پەیوەندی بە هەردووکیان هەیە. هەدەفەکەی ئینفێکشن کۆنتڕۆڵ بریتە لە ڕێگریکردن لە گواستنەوەی نەخۆشی لە ستاف واتە کارمەندی تەندروستی یا پزیشکە بەڕێزەکانەوە بۆ ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەکەن یان لە نەخۆشەکانەوە بۆ ئەو ستافەی کە خزمەتیانەکەن لە دەستگا تەندروستیەکاندا و یان لە
نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی ترجاریوە هەیە نەخۆشێک داخڵ بووە بۆ نمونە دەستی شکاوە لە نەخۆشخانەیەەکە یان بە حادیسەیەک شوێنێکی برینارە هیچ نەخۆشێکی تری نییە بەڵام لە تەنیشتیەوە نەخۆشیەک هەیە کە نەخۆشێکی گوازراوە هەیە بۆ نمونە تیبی واتە سیلی هەیە یان تایفۆیدی هەیە یان هەر نەخۆشێکی تری گوازراوە کە بڵین باوە لەو ناوچەیە ئەم نەخۆشە لە ڕێگەی هەواوە بێ یان لە ڕێگەی بەرکەوتەیەکی تر لە ڕێگەی ئەو ئالەت و ئەدەواتانەی کە بەکاردێن لە نزیکی یەکن ئەگوازرێتەوە بۆ ئەو کەسەی کە بۆ داخڵبوونی بۆ بڵین چارەسەری حادیسەکەی یان شکانی دەستی یان هەر شتێکی تر هەدەفی ئینفێکشن کۆنترۆڵ واتە دەست بە سەراگرتنی گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان لە دەستگا تەندروستیەکاندا هەدەفی ڕئیسی ئەمەیە ڕێگری بکات لە گواستنەوەی ئەم نەخۆشیە لە کەسێکی توش بوو بۆ کەسێکی ساخت زۆر باشە کات سامان ئایا شوێنێکی تایبەت هەیە لە نەخۆشخانە کە زۆر گرنگ بێ پاک و خاوێنی ڕابگیرێت واتە جیاوازی هەبێت ینی ژوورێکی تایبەت بێت جیاوازی هەبێت لەگەڵ شوێنەکانی دیکەی نەخۆشخانە و کوڕاڕەوەکان زۆر پرسیارێکی جوانە بەڵێ WHO منەظەمەی سەحەی عالەمی هەستاوە بە تەسنیفکردنی شوێنەکانی نەخۆشخانە هەندێک شوێن هەیە زۆر حساسە پێویستە زۆر ئاگامان لێبێ زۆر پاک و خاوێنی ڕابگرین هەندێک شوێن هەیە دەرجەکەی وەسەدترە مام ناوەندە هەندێک شوێن هەیە نا بەو شێوەیە پێویست ناکات ئەو تەرکیزە بە قووەتەی لەسەر بێ بۆ نمونە ساڵەکانی عملیات چاودێری چڕ غودەچ ئەوانەی مناڵی تازە لەدایک بوو ئەوانە ئەم شوێنانە و چەند شوێنێکی تر زۆر حساسن پێویستەکە ئینفێکشن کۆنترۆڵ تەرکیزی بە قووەتی لەسەر ئەو شوێنانە بێ هەندێک شوێنی تری وەکو قاوش ئەمانە نا بەو شێوەیە پێویست ناکات بە توند و تۆڵی هەندێک شوێنی وەکو ئیدارێ و بەشە ئیداریەکانی نەخۆشخانەکان ئەمانە هەر کەمتر پێویستە کات بەست لە هەنێ شوێن کرد کە زۆر حساسن وەکو خودداج وەکو چاودێری ورد هۆکار چێک ئەمانە نایڵن مرافق بچێتە ژوورەوە یاخود ئەگەر بژڕوا ئەبێ پێڵاوی تایبەت لە پێکات هەر لەبەر خاتری خزمەتی نەخۆشەکەی چکە بەڕاستی کەسێک دێت مرافقی نەخۆشیەکە احتیمال هەڵگری نەخۆشیەک بێت بەڵام پێوە دیار نییە ڕێگریکردنەکە بۆ ئەوەیە کە ئەم کەسان نەچێتە ژوورەوە چکە لە چاودێری ورد لە ساڵی عملیات ئەمانە کەسەکان لەوێ احتیمالە مەناعی دابەزیوە نەخۆشەی تر حاڵی زۆر زۆر خەتەرە کە ئەم ئەچێتە ژوورەوە احتیمالە بە هەناسەیەک هەڵمژینی ئەو لەلایەن نەخۆشەکەەوە تووشی نەخۆشێک بێت چکە مەناعی دابەزیوە لەو حاڵەتە ڕێگریکردن لەو حاڵەتانە هەر بۆ مەبەستی زیاتر پاراستنی نەخۆشەکان زۆر باشە چۆنم بەشە هەموو نەخۆشخانەکە کۆنتترۆل دەکەوە ئایا ئەمە فەرقی هەیە لە حکومی بێ لە ئەهلی بێت نەخێر هیچ فەرقێکی نییە هیچ جیاوازیەک نییە لە هەر ناوەندێکی تەندروستیا بێ ئایا کەرتی تایبەت بێ یان کەرتی گشتی بێ یان کلینیکەکان بێ یان لە ڤێرتەرنەریەکانیش هەتا هیچ جیاوازیەک نییە بە ئەرکی خۆی هەڵەسێ کارمەندی ئینفێکشن کۆنترۆل لە ڕێگەی چاودێری بەردەوامی شوێنەکان و ڕێنماییدانەوە هەڵەسێ بە کۆنتترۆلکردنی بڵین زروفی ئەو نەخۆشخانان زۆر باشە کاک سامان کێ لێ پرسراوە لەم بەشە ئایا ئەمە بە ئیشی دکتۆرەکانە یاخود پەرستارەکان یاخود دەبێت کەسێکی تایبەت هەبێ بۆ ئەم طبعاً ئەمە کێشە نییە ئەم کەسە بەمەرجێ شەهادەیەکی پزیشکی هەبێ لە ئاستی کولیا ئەیتر بۆ سەرەوە بڵین ماستەریە بێ دکتۆرای هەبێ ئەمانە ڕێگە پێدراون بەمەرجێک لەو بوارەدا دەورەی بینی بێ خوێندنی کردی بێ ینی پسپۆر بێ لە بواری ئینفێکشن کۆنتترۆڵە ئیتر کێشە نییە ینی دیاری نەکراوە بە ستافێکی دیاری کراو کە ئەبێ ئللا ئەوە بێ ئەنج ئینفێکشن کۆنتترۆل بێ بەڵکو ئاعتیما دەکات سەر ئەو دەوراتانەی ئەو ڕاهێنانانی کە پێی کراوە و چۆنێتی جێبەجێکردنی لە ناوەندەکان ئەمان زۆر جار دەبینین هەر لە بەردەم تەواریەکەی سلێمانی یاخود لە بەردەم نەخۆشخانەکان یا لە ئەهلیەکاندا دەبینیم مراجع دەیەوێت سەردانی نەخۆشەکەی بکە ڕێژەکەی زۆر بەکەم تهدید دەکەن یاخود نایڵن زۆر جار کە سوکارگلەیانەکە لە بەردەم چاوبەشەکانی چاودێری ورد کابرا دوو ڕۆژ وەستاوە ڕاستە ئازیزێکی تی نایڵێ ئێوە چۆن ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان لەوەی کە چوون نەچوونە ژوورەوەی ئێوە بۆ لای نەخۆشەکان لە پێناو سەلامەتی و پاراستنی خودی نەخۆشەکان بۆ بگرە ڕەنگە زۆر جار خۆشتان بێ ئایا مەترسیەکە تەنها لەمەیە ساغەکە لە دەرەوە نەخۆشیەکە بێنێتە ژوورەوە یا لە ژووریشەوە مەترسی هەیە نەخۆشیەکە بچێتە دەرەوە وەکو پێشتر باسم کرد هەردوو حاڵەتەکە احتیمالی ڕوودانی هەیە هەدفی ئەوە کە ڕێگری ئەکرێ ڕاستیەکەی ئینفێکشن کۆنتترۆل بەشی زۆری ئیشەکانی کاک جەلال
بریتە لە تەسقیفی سەحی کە بە عەرەبیەکە پێڵێواتە ڕۆشنبیری تەندروستی بێ خەڵک تێبگەێنی بەشی ئەرکی سەرەکی ئێمە ئەوەیە کە خەڵک تێبگەێنین ئەم کەسە کە ئەچێتە ژوورەوە چ خوتوڕەیەکی هەیە ئەسڵەن خۆی لە ڕاستیە ئەگەر هیچ کەسێک جەنابەت فەرمووت ڕێژەیەکی کەم تەحدید کراوە ئەبێ بچنە ژوورەوە خۆی لە ڕاستیە هەر کەس نەچێتە ژوورەوە باشترە بەڵام ئەیتر بڵێن چی زۆرۆفی زۆربەی وڵاتانی دنیا بەو شێوەیە ڕێگەیەک بە بڵین ڕێژەیەکی کەم لە خەڵکی دراوە کە بچێت دەوش لە پێناو عاتفەیە و کەسەیە بۆ کەسەکەی خۆی کە ناچاریە بەڕاستی ئەم ڕێژەیە هەتا کەمتر بێ باشترە هەتا سەردان نەبێ باشترە لە پێناو بەرژەوەندی نەخۆشەکەیە لە هەردوو کەسەکەەوە بۆ نمونە احتیمال لە نەخۆشخانە ئەم کەسە ئەچێتە ژوورەوە بە تایبەتی مناڵ ئەوانە مەناعیان نزمە بە تەمەنەکان کە ئەچنە ژوورەوە احتیمال لەو سەرەوە بە هەڵگرتنی نەخۆشیەکەەوە بێنە دەرەوە یان بە پێچەوانە وەکو جەنابەت فەرمووت احتیمالە ئەم کەسە هەڵگری نەخۆشیەک بێت ئەچێتە ژوورەوە نەخۆشەکە تووشەکە دووبارە ینی کەسێکی خۆی نەخۆشیێکیە نەخۆشێکی تریشی بۆ ئیزافە بێ بەڕاستی هەدەفی ڕێگیریکردنەکە ئەوەیە کە ئەم حاڵەتە ڕوونەدا یاک سامان بابێنەوە سەر ژووری نەشتەرگەری و خود دەتبزانین ئامێرەکانی چۆن تاقیمەکرێت ئایا ئەتوانرێت یاخود جیاوازی تاقیمکردنی ئەم ئامێرانە چۆنە هیچ ئامێرەکەیە کە بتوانێت 2 تا 3 جار بۆ نەخۆشە یا بۆ نەخۆشیێکی دیکە بەکاربهێنرێتەوە یاخود تاقیمکردنەکەی چۆنە بەڵێ خۆی تاقیمکردن بەگشتی دوو بەشە بەشی یەکەم هەوا و ژینگەی ناو بڵێن ساڵی عملیات یان ICU چاودێری چڕ بەشی دووهەم بریتە لەو ئالەت و ئەدەواتانە یا ئەو ئەجێزانەی کە بەکاردێنرێن بۆ چارەسەرکردنی نەخۆش یا عملیاتکردنی نەخۆش بەشی یەکەم بە شێوازێک تاقیمەکرێت کە ئەجیزەی تایبەتی هەیە و زائیدەن گیرا و گیراوانەی کە شەریکە عالەمیە ناسراوەکان خستیوانەتە بازاڕەوە بەکاردێنرێن بۆ تاقیمکردنی ساڵە و هەموو بڵێن ژینگەی نەخۆشخانە ئالەتەکانیش بە شێوەیەکی تر تاقیمەکە کە بریتە لە بە شێوەی چەند پرۆسەیەکی جیاوازە ڕاستیەکە ئێستا بە تەفاسیل ئەبێ ئالەتەکان پشۆرێ سەرەتا و پاشان ئەخرێتە گیراوەیەکەوە کە تەرکیز و ماوەی مانەوەکەی شەریکەی بەرهەمهێنێ گیراوەکە دیاریەکات جیاوازە لە شەریکەیەکە بۆ شەریکێکی تر ئەگۆڕێ ڕێگەیەکی دوای وشکەکرێتەوە ئالەتەکان اینجا ئەکرێتە ناو پاوچەوە بەرگێکەوە بەرگێکی تایبەتیەوە پاشان ئەخرێتە ناو ئۆتۆکلیف اینجا کاتی دیاریکراوی بۆ دائەنرێ دوایی جیازەکە خۆی ئاگادارەکاتەوە کە تەعقیم بووە پاشان دەرەهێنرێت و جارێکتر بەکارێتەوە ئەمە بۆ ئەو ئالەتانەی کە ریپۆزەبڵی پێڵێن بە ئینگلیزی واتە جارێکتر ئەبێ بەکار بێتەوە بەشێکی تر لە ئالەت هەیە کە دیسپۆزەبڵە یەک جار بەکارێ پاشان فڕێ ئەدرێ و تاقیم ناکرێتەوە کاتێ ئێوە هەموو ئەم وردەکاریە لە پێناوە بەس ئەوەی کە نەکە نەخۆشیەکی گوازراوە بۆ منە بگوازرێتەوە بۆ نەخۆش یا بۆ ساق یا بۆ دکتۆر یا بۆ کارمەند بەڵێ وەکووتمان هەدەفی سەرەکیمان ڕێگیکردنا لە بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان لە پێناو کەمکردنەوەی ڕێژەی مردن چۆن هاوڵاتی ئەچێتە ناو نەخۆشخانەیەکەوە یا کلینیکێکەوە یا بۆ نمونە کلینیکی ددان یا سنتەرێکی ددانەوە کە هەندێک حساسیت و هەستیاری لێرەیە هەیە لە ددانەکە یا بەتایبەتی چکە ڕەنگە ئاسانتر هەندێک ڤایرۆس هەیە بگوازرێتەوە چۆن هاوڵاتی درکی پێ بکە ئەم شوێنە لە ڕووی ئینفێکشن کۆنتترۆل یا پاک و خاوێنیەوە تەواو پاک و خاوێنە مەترسی نییە کۆنتترۆل دەکرێت ڕاستەکەی الحەمدولillah ئێستا خەڵک هۆشیار بووە بەڕاستی من فیدباکم بۆ دێتەوە جاریوە هەیە سیرەکەم شتێک هەیە لە نەخۆشخانانەی کە ئێمە کاری تیاکەین سیرەکەم ئێمە هەستمان پێ نەکرد تیمێکین چەند کەسێکین چەند جارێکی چوونێتەوە شوێنە هەستمان پێ نەکردووە بەڵام کەسێکەیە هۆشیارە ینی لەبەرەوەی خۆی ڕۆحی خۆی لە بەردەستی یعنی ئەو دکتۆرای یا لەو شوێنە خزمەت ئەکرێ زۆر بە حەزەرەوە ئەڕواتە ئەو شوێنە وشیارە چەند جارێک فیدباک یان ئاگادارکردنەوە باتوە کە فلانەشت لە فلانە شوێن پێویستە پاک بکرێتەوە یان من تاقیمی ئەوەم بەدڵ نیە بەڕاستی ئەمە سوپاسی خۆیان کە خەڵکی ئێمە گەشتەوە هۆشیاریی بەو شێوەیە بێ بەچی بیبینی ئەمە گەر کەسێک نەیزانێت چوە شوێنێک کلینیکێک چۆن بزانێت کە ئێرە پاک و خاوێنیە پێویستە هیچ نەبێ خۆی زیاتر بپارێزێت ڕاستیەکەی پێویست ناکات ئێمە بە چاو ببینین بزانین چکە خۆتان زانن بەکتریا ڤایرۆس بە چاو دیار نییە بەڵام پێویستە ئێمە چی بکەین لە ئەساسەوە حەزەری خۆمان بکەین پرۆتێکشن واتە خۆپارێزی بکەین
بۆ ئەو کەسەی کە دێتە نەخۆشخانە بۆ نمونە کەسێک دێتە ناو نەخۆشخانەیەکەوە لەم حاڵەتا بە تایبەتی کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە پێویستە ماسک بکات پێویستە دەستکێش خۆپارێزی ئەمانە بکات ئیتر ئەحتیمال نکات سەر ئەم شوێنە ئایا پاک بێ خوایە پاک بێ پاک نەبێت چوزانم بەڵام سەبارەت بەوەی کە جەنابەت ئەڵێ سنتەری دان تەرکیز بکە بەڕاستی سنتەرەکان هەر بەچاو کە ڕۆیتە ژوورەوە یعنی دیارە ئەدای ئیشی ئەم شوێنە چۆنە چاودێری اینجا بەڵام کاک سامان ببوورە لەسەر قسەکەی جەلال ڕاستەکە لەوانەیە من بچمە سنتەرێکەوە زۆر بە پاک و خاوێن و جوان دەرکەوە بەڵام ئامێرەکانی تاقیم نەبن چونکە وەک ئەشدانی کە زۆربەی نەخۆشیەکانی وەکو ئایدز ڤایرۆسی جگەر ئەمانە هەمووی زۆر جار لە ڕێگەی ئەو ئامێرانەی دەمودانەوە دەگوازرێتەوە بۆ قسەکەت زۆر جوانە ڕاستی خۆ نەخۆش یان سەردانکار مایکرۆسکۆ ئامریکی مایکرۆسکۆبی پێ نیە بڕوا ئالەتەکان ببینێ بزانێ ڤایرۆسی بەکتریای لەسەر ئەمە کەوێتە سەرچی سەر ویژدانی ئەو شوێنەی کە خزمەتی نەخۆشەکە ئەکات کە بێت تەقیمی کردبێ و حازری بکات زایدەن چاودێری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی یان هەرچ بەڕێوەبەراتی گشتی ئەو شوێنەی کە نەخۆشەکەیت یا خزمەت ئەکرێ چاودێریکردنی بەردەوامی ئەو شوێنە بکرێت لە ڕووی ئینفێکشن کۆنتترۆلەوە. باشە کاک سامان ئەمە تەنها ئەم خۆپارێزیە بۆ ناو نەخۆشخانە بێ یاخۆت بۆ ڕێستوران بۆ مۆڵەکان بۆ شوێنانی کە قەرباڵق و تەجمعیان هەیە و ڕەنگە بۆن من لە ڕێستورانەکانە پێویست بکات چووکە تۆ ئەگەر کەسێک نەخۆشیێکی گوازراوی هەبێ تۆش دوجار دەست لەو ئامێرە لەو شوێنە ڕەنگە هەمان کەوچک ڕەنگە هەمان بابەت بەکار بێنیتەوە ئەوێ چۆن چاودێریەک لەو شوێنانە ئایا ئەوانش بەشی خۆیان ئینفێکشن کۆنتترۆلیانەیە تایبەت بێ یا لیژنەی تایبەتمەند دەبێ هەموو جارێ سەردانیان بکات ڕاستیەکەی وەکووتمان ناو نەخۆشخانە جیاوازە لە دەرەوەی نەخۆشخانە ئەو تەرکیز و فۆکەسەی کە لە ناو نەخۆشخانە ئەکرێ پێویست ناکە بۆ چڕیە لە دەرەوە بکرێ چونکە وەکووتمان ژینگەی نەخۆشخانە خۆی لە خۆیان پڕێتی لە مایکرۆئۆرگانیزم لە بەکتریا و ڤایرۆس و فەنگەڵ و هەموو شتێک ڕاستەکە بەڵام لە دەرەوە لە بەرەوەی هەوایەکی کراوەیە تا ڕادەیەک نیسبەی توش بوون کەمترە بەڵام لەگەڵەوەیشا پێویستە ینی شوێنە گشتیەکانی بە هەمان شێوە چاودێری تەندروستیان لە ڕێگەی چاودێری تەندروستی تیمەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەوە ئەبێ چاودێری بکرێن ئەبێ ڕێو شوێنیان پێ بکرێ ئەبێ تەسقیف بکرێن ئەبێ شێوازی کارکردنیان لە ڕووی تەندروستیەوە پێبوترێ و متابعیش بکرێن. زۆر باشە کاک سامان بۆ نمونە نەخۆشێک لە ژووری نەشتەرگەریە پێشتر فەحسوشتی بۆ کراوەکە نەخۆشیێکی هەیە ڤایرۆسێکی هەیە ئەم دوای نەشتەرگەری پاشماوەی ئەم دکتۆرەکە ئەم نەخۆشی نەشتەرگەریکرۆ چۆن هەڵدەگیرێت ئایا شوێنی تایبەتی هەیە چۆن فڕێ دەدرێت پاشماوە هەندێک نەخۆشیە ببوورە کە دەوترێت لە ڕێگەی خوێنەوە بەرپێستی و کەسە بکەوێت دەگوازرێتەوە پاشماوە خۆی لە ڕاستیە لە هەموو دنیاە دوو جۆرە پاشماوەی ئاسایی کە هەوەکو خۆمان لە ماڵەکان و لە هەموو شوێنە گشتیەکانە پاشماوەیەکمان هەیە کە ئەمانە توانین بڵین تا ڕادەیەک مەترسیدار نییە. جۆری دووەم بریتە لە مدیکال وێست یاواتە پاشماوە پزیشکیەکان کە ئەمەیان بەڕاستی مەترسیدارە و پێویستە بە شێوەیەکی زانستی چارەسەری بۆ بکرێت. چۆنێتی چارەسەرکردنەکەیشی خۆشبەختانە لەم دواییانە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی شوێنی تایبەتیەوە ئەکرێت کە ئەمە کۆنتێنەری بڵین ئۆتۆمبیلی تایبەت بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەسەر شوێنە خزمەت گوزاریە پزیشکیەکانە ئەگەڕێ و پاژماوانە کۆ ئەکاتەوە کە پێشترم پاژماوانە جیاکراونەتەوە لەو شوێنە و لە کیس نراون و بڵین لێبڵین کراون یعنی ناونیشانیان لەسەر نووسراوە کە ئەمە پاژماوەی پزیشکیە بەوەی هەموو کەسێک تەداخلینەکە و پاشان کەپس ئەکرێن و لە کۆنتێنەری تایبەت ئەبرێن بۆ سنتەری تایبەتی چارەسەرکردنی پاشەڕۆ پزیشکیەکان کە لەوێ دووبارە تەقیم ئەکرێنەوە دوای تەقیمکردنەوە ئەهاڕێن و تیشیان لێ ئەدرێت و ئەنجە ئەخرێنەوە بڵین وەکو پاشەڕۆی ئاسایی تەعاملیان لەگەڵەکرێ کە کاتە هیچ زیانێکی گواستنەوەی نەخۆشی گوازراوەکان هەموم کارانیان بۆ دەکەن بەڵێ بێگومان کەواتە هاوڵاتی چۆن ڕێنمایی ببینیان ڕێنمایی تەنچێ بۆ هاوڵاتیان کە کاتێ دوو حاویە دەبینێکیان دەنووسێ پاشەڕۆی پزیشکیەکیان پاشەڕۆی ئاسایی چۆن مامەڵی لەگەڵ بکچکە زۆر جار کە تۆ هەڵت داوەتەوە سیر دەکەی خەڵکی تێکەڵی کردووە ڕاستە
خۆشببختانە لە شوێنە گشتیەکان ئاها بەو شێوەیە دانەنراوە کاک جەلال کە بڵێن بچیتە بازاڕەوە پاشەڕۆی پزیشکی ئەمە لە ناو نەخۆشخانەکان لەوێ چاودێری تایبەت بە پاشەڕۆ پزیشکیەکان هەیە ناڵێ هەروە بە ئاسانی خەڵک بچێ دەستکاری بکات تەداخلی بکات تەوان چاودێری هەیە و لە هەموو شوێنێکیش دانانرێ ئللا لەژێن کۆنتترۆلی چاودێری نەخۆشخانە دانرێن تا ئەو کاتێک کە کەپس ئەکرێ و ڕوانە ئەکرێ بۆ شوێنی تایبەتی دوجار پاشماوەکانی دیگەی نەخۆشخانە چۆن کۆ دەکرێتەوە و فڕێ دەدرێن و دەسووتێنرێن پاشماوە پزیشکیەکان مەبەستە نهر پاشماوی نەخۆشخانەکان پاشماوەکان پزیشکیەکانمان باس کرد کە بەم شێوازە بەو شێوە ئەڕوا پاشماوە پزیشکیەکان ئاساییەکان کەوەکو هەر هەموو پاشماوەکانی تری ماڵان و شوێنە گشتیەکان کۆنتێنەری تایبەتی بە شارەوانی ئەگەڕێت لیان وەرئەگرێت و ئەبرێ بەڵام ئیتر نازانم شێوازی چارەسەرکردنی ئەوانە طریقی علمیە چکە بەڕاستی ئەبێ ئەوەش هەر بە زانستی چارەسەر بکرێ بەڵام بەداخەوە وابزانم تا ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە فڕێ دەین ئەچێتەوە ناو ئاوەکە و ئەویان لەبەرمان کردووە بەو شێوە زانستیە بەڕاستی ناڕوا زانستی نییە ئەرەوەڵڵا گاک سامان کاتە باس لەوە دەکرێت منێک دێمە ناو نەخۆشخانەیەک دەبێ من خۆم زیاتر خۆم بپارێزم بیر لەوەی پێشەوەی کە بیر لەوە بکەوە بزانمەوە ئەن چۆن لە خۆ پارێزیان ئەنجامداوە زۆر جار ئەم حاڵەتەمان زۆر بینیوە مناڵێک بەدەستدایکەوە مناڵەکە شتێکی لەدەست دەکەوێت جبسێک شتێکە جارێکتر هەڵ دەگرێتەوە دەیخوا ئایا هەڵگرتنەوەی ئەم جبسە ئەم کیەکە کە لە سەر کۆڵانەکەی خۆیان جیاوازی هەیە لەگەڵ نەخۆشخانەکە چکە وەک خۆت ئاماژت پێکرد لێرە پڕ لە ڤایرۆس و لە بەکتەریا و لە نەخۆشی ڕێنماییتان چیە بۆی دایک و باوکان کە مناڵیان پێ بەتیابەت مناڵ زیاتر واریدە بۆی کە تووشێم جۆرە نەخۆشیانە ببێت لەوەی کە پاکخوایانی مناڵەکانیان لەناو نەخۆشخانەکە ڕابگرن وڵا کاک جەلال ڕاستیەکەی خۆی ئەگەر بکرێ لە هیچ شوێنێکی دنیا کە شتێکەکەوێت سەرزەوی هەر هەڵ نەگیرێتەوە بخوا لەسەر کۆڵانەکە ئەوە نەخۆش ئاوای لێ نەگیرێتەوەکو ئەڵەی مناڵە و لاوچێ بەڵام ڕاستی پێویستە ئامۆژگاری بکرێن مناڵەکان و پێویستە دایک و باوک خۆی قەناعەتیان بەوە هەبێ زۆر میمە قەناعەت لە خۆپارێزییا دروست بێت ئێستا بەڕاستی ئێمە وەکو چاودێر لە نەخۆشخانەکان ئەگەڕین کەسێک هەیە ماسکەکە لەبەر خاتری من کە ئەبینێ من لێەوە ئەڕۆم ماسکەکە خۆپارێزی ئەکا بەڵام کە لاسوم ئەو دقی کە منی نەبین یەکسەر لایە بە ئەمە بەڕاستی پارێزگاری لێ ناکات بەڵام کەسیش ئەبینین خۆی قەناعەتی پێ ئەگەر من پێشی بڵێم ماسکەکە لە بەرە خۆی لای نابات ئەگەر من دایک و باوکی وا هەیە الحەمدوللا ڕۆشن بیرن مناڵەکانیان وا پەروەردەکردەوە ئەگەر شتێک لەسەر زەویەکە ببینێ بڵێ هەڵی گرێبی خۆ ئەڵێ نایخۆم پیسە کەواتە تەسقیف قەناعەت پێێنان زۆر زۆر گرنگە زایدەن ئەوەی کە ئەگەر بکرێ وەکو جەنابەت وتت لە ناو نەخۆشخانەکانە ئەگەری توش بوون یان پیسترە لە دەرەوە ئەگەر بکرێ مناڵ هەر نێنرێەوە نەخۆشخانە ئەگەر لە حاڵەتێکی ناچاریابێ ئەو کات ئەگەر وجوبەن هەر ئەبێ شتێک کەوتە سەر زەوی نەخۆشخانە بە هیچ جۆرێ بەکارنێتەوە چونکە زەوی نەخۆشخانە زۆر پیستر و جیاوازترە لە دەرەوە زۆر باشە کاک سامان ئەی ئەو پاکردنەوەی ئەو مەوادانی کە بەکاری هێنن بۆ پاکردنەوەی قاوش یاخود ئەو ئەرزی نەخۆشخانە ناتوانین بڵین کە ئەوەندە باشە ڤایرۆس و بەکتریا بکوژێت مەترسی زۆر نەبێت لەسەر هاوڵاتی وەڵاهی الحەمدوللا کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان تا ڕادەیەک کۆنتترۆلی ئەوەی کردووە ئەو موادانەی کە دێنەوە بەپێی تەجروبەی ئێمەش لە نەخۆشخانەکاندا باگراوندێکی باشیان هەیە کۆمەڵە شەریکەی معتەبەری عالەمی هەن کە لیان وەرئەگیرێ بە کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستاناتی ئەپەڕن تا ڕادێکی زۆر زۆر باش ئیسفادەمان لێ کردوون و بەڵێ هەموو مایکرۆ ئۆرگانیزمی ئەگەر لە 100% نێشی کوژن تا نیسبەیەکی زۆر کەمێکاتەوە کاک سامان کاتە بەگشتی نەخۆشخانەکانی ئێمە لە ڕووی ئینفێکشن کۆنتترۆلەوە چۆنن چاهلی چه حکومی وایە تا ئێستا هەبووە هیچ نەخۆشخانەیەک بۆ هی ئەمەوە سزا بدرێت ڕاستی من وەکو خۆم تا ڕادەیەکی باش ڕازی نیم لە هیچ نەخۆشخانەیەکی هەیە با بڵین پارێزگای سلێمانی بەڕاستی چه ئەهلی چه حکومیەکان چونکە بەڕاستی ئینفێکشن کۆنتترۆل زانستێکی تازەیە تقریبا لە 2010ەوە لە هەرێمی کوردستان پەیڕاو ئەکرێ تا ئەمەتی ئەگەیەندرێت و ئەچێتە ناو خەڵکەوە ئەوێ بەڕاستی خۆشبەختانە ئێستا جیاوازە لە پێش 2010 فەرقێکی کردووە بەڵام هێشتا بڵێ لە ئاستی پرفێکت نییە لە ئاستی تەواوی لێ ڕازیبوون نییە کاک جەلال بەڕاستی تا ڕادێکی زۆر زۆر باش نییە باشە یعنی ئەوە نییە کە بترسین نەچینە نەخۆشخانە ناسین بەڵام ئەکرێ باشتر بێت لە توانە هەیە باشتر بکرێ بەڵام نەکراوە ڕاستێکە تا ئێستا کە سزا دراوە
بەڵێ وەکو نەخۆشخانە سزادراوە وەکو نەخۆشخانە سزادراوە بەڵێ کاک زەمان باز لەوەکی کە باش نەکراوە بۆچی تا ئێستا باش نەکراوە ئەبێت چی بکرێت کە ئەم ئیلمە پێش بکەوێت و باش ببێت بۆخوایە شەیداخان خۆمە هەمومان لە ئاستی بڵین حکوومەتی هەرێمی کوردستان کە پێی ئەڵێن ئەتوان بۆیە ناڕازین لە ئەدای حکوومەت چونکە ئەزانین لە توانای هەیە باشتر بکە لە ڕووی تەندروستیشەوە بەڕاستی ئەڵێن کادیری باشمان هەیە پزیشکی باشمان هەیە یعنی دەستی کاری باشمان هەیە بەڵام یەک ڕەقیبی باشی ئەوێت کە بیان خاتە سەر کارەکە دەوراتی باشیان پێ بکاتەوە یعنی کارێک بکات خەڵک تێ بگەێنن کە ئیتر خۆی بۆ خۆی قەنەعەتی بێ بە چۆنێتی پاکوخاوێنی لە ناو نەخۆشخانەکان ئەمە زەڕورە زۆر باشە هەندێک جارە چیتە ناو نەخۆشخانەی حکومی ئەهلیەوە هەندێک جار بۆنێکی سیر و سەمەرە دێ بەسەرچە هەندێک جار بۆنی نەخۆشە هەندێک جار بەتێبێت لە سنتەرە ددانیەکان هەندێک جار بۆنی دیتۆڵ و هەندێک موادی تاقیمکەرەوەی هەندێک جاریش بۆنێکی خۆشە هەندێک نەخۆشخانەی ئەهلی هاوڵاتی چه هەستێکی بەرامبەرم بۆ نانەیە بۆ منەوەی کە بۆنی دیتۆڵ یاخۆت بۆنی تاقیمەوەمانە دێ چۆن بیر بکاتەوە بڵێ ئێرە پاکوخاوێنەوە بۆنی باشیە لەبەر تاقیم کراوە یا ئەوەی کە بۆ نەخۆشەکەی هەیە تەنها ئەوەیە کە هەواکەی بۆنی تێکراوە چۆن هاوڵاتی من لە یەک دەداتەوە وایە ئیجرعاتێکەیە لەم ڕۆیە ڕێنماییەکەیە بۆ نەخۆشخانەکان وڵی جا کاک زێرا ڕاستیەکەی من خۆم بۆ خۆم لە مناڵیەوە کە لە هەر شوێنێک بۆنی دیتۆڵم ویزە ترسام سەپۆتە کاری خۆم بەڕاستی ئەوش قەدەری خوایە دوو جۆر هەیە هەر بۆنە هەیشە موادە پاکەرەوەکان بە پێی شەریکات لەگەڵەوەی کە ئەمە پاکەرەوەیکی باشە بۆنێکی خۆشیشی تێکەڵ کردووە کە ئەم ڕێگەیان زۆر باشترە یعنی تۆ لەگەڵەوەی کە شوێنەکە پاک ئەکاتەوە بۆنێکی خۆشیشی دێ کەواتە بە هاوڵاتیانی خۆشەویست زۆربەی کات کە بۆ نەخۆشەکە هات دڵیان خۆش بێ کە پاکەرەوەشی لەگەڵایە ئەوی تیش تاقیمەکەش ئەگەر بۆنی دیتۆڵەکە بکاتەر پاکەرەوەی ئەوە هەر پاکەرەوەی ئەوە هەر نەترسێ بەڵام بۆنەکەی ناخۆشە ئەوە دڵنیا بێ کە لەوەی پاکراوەتەوە بەڵام بۆنەکەی ناخۆشە زۆر باشە کاک سامان زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ زۆر سپاس دەکەین زانیاریەکمان هەیە لەسەر دۆلاری ئەمریکی پابزانین دۆلاری ئەمریکی لەکوێ چاپ دەکرێت چۆنە بەگشتی زانیاریەکمان هەیە کە پێشکەشتان دەکەین. دۆلاری ئەمریکی دۆلاری ئەمریکی جۆرێکە لە دراوەکانی جیهان کە لە ویلایەتە یەکگرتووەکان و پاناما و ئیکوادۆر و ئێلسالڤادۆر بەکاردەهێنرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم دراوە بە مەبەستی بازرگانی و گەشتکردن و کۆمەڵێک کاری تر بەکاری دەهێنن. بەچووکترین یەکەی دۆلار پێی دەڵێن سنت. دۆلار دراوێکە لە کاغەز دروست ناکرێت بەڵکو لە 175 لە لۆکە و لە 125 لە کەتانە. ڕۆژانە 8.9 تۆن مەرەکەب لە دروستکردنی دۆلار بەکاردەهێنرێت. تا ئێستا گەورەترین دراوی دۆلار کە چاپ کرابێت 100,000 دۆلار بووە. بۆ یەکەم جار و لە ساڵی 1992 یەکەم دۆلار لە ئەمریکا چاپ کرا. ئەو کاتە وەک ئێستا نەبوو کە تەنها لە کاغەزێک بێت بەڵکو 3 جۆر بوو. با بەهاترین جۆریان لە زێر دروست کرا بوو. جۆری مامناوەندەکەی لە زی و جۆری سێمیشی لە کانزای مەس دروست کرا بوو. هەر لەو ساڵشدا وەک دراوی فەرمی ئەمریکا ناسێندرا. ئەم شێوازە بەردەوام بوو تا لە ساڵی 1861دا شەڕی ناوخۆ لە نێوان باکوور و باشووری ئەمریکا ڕوویدا و لەو کاتەدا حکوومەتی ناوەندی باکوور پێویستی بە پارە بوو. نەشی دەویست هەرچی زێڕ و زیوی هەیە لە دەستی بدات بۆیە دۆلاری کاغەزی چاپ کرد کە ڕەنگێکی سەوزی هەبوو وەک ئەوەی ئێستا هەیە. تاوای لێهات لە کۆتایی شەڕەکەدا نزیکەی 461 ملیۆن دۆلار لە جۆری کاغەزی چاپکرا و دەرکرا بوو. دراوی دۆلار وێنەی چەندین سەرکردە و شوێنی مێژووی وڵاتان لەخۆ دەگرێت. ئەو کەسایەتیانش ڕۆڵی گەورەیان هەبووە لە پێشخستنی وڵاتەکەیاندا وەک وەفایەک بۆ دەستکەوت و ماندووبوونیان ناووێنەیان لە سەردراوەکان دەهێڵدرێتەوە. چەندین وێنەی کەسایەتی و سەرکردەکانی ئەمریکا
لەسەر دراوی دۆلار بوونی هەیە لێرەوە ئاشنایان دەبین. جۆرج واشنتن بە باوکی ڕۆحی ئەمریکان ناو دەبرێت، یەکەم سەرۆکیشە کە وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتە بوونی هەیە و یەکێک بوو لە شۆڕژگێڕە بەناو بانکەکانی ئەمریکا و بە دامەزرێنەری ئەو وڵاتە دادەنرێت و یەکەمین سەرۆکی ئەمریکایە و وێنەکەی لەسەر دراوی $1 بوونی هەیە. تۆماس جیفرسۆن سێم سەرۆکی ئەمریکایە و بە یەکێک لە گەورەترین عەقڵە ڕۆشنگەرەکانی ئەو وڵاتە لە قەڵەم دەدرێت و لە سەردەمی ئەودا جوگرافیای ئەمریکا دوو هێندە زیادی کرد. وەک وەفایەک بۆ دەستکەوتەکانی وێنەکەی لەسەر $2 بوونی هەیە. ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکایە، وڵاتەکەی لە پارچە پارچە بوون ڕزگار کرد و کۆتایی بە سەردەمی کۆیلایەتی هێنا، هەر بۆیە وێنەکەی لەسەر $5 پارێزراوە وەک ڕەمزێکی نیشتیمانی. ئەلێکساندەر هامیلتۆن لە حکوومەتەکەی جۆرج واشنتن وەزیری دارایی بووە و بارودۆخی دارایی وڵاتی بەرەوپێش بردووە. یەکەم کەس بوو کە بانکی لە ئەمریکا دامەزراندووە. دەستکەوتەکانی بۆ گەلەکەی وای کردووە وێنەی لەسەر دراوی $10 دابنێن. ئەندرۆ جاکسۆن حوتەم سەرۆکی ئەمریکایە و کەسایەتێکی سەربازی و هاندەرێکی باش بووە بۆ پێشخستنی وڵاتەکەی. چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیدا و لە جەنگە سەختەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و بە تایبەت ئەو شەڕانەی کە لەگەڵ بەریتانیا ڕوویان داوە دادپەروەری کۆمەڵایەتی لە ئەمریکا چەسپاند، هەر بۆیە وێنەکەی لەسەر $20 دەبینین. یولیسیس گرانت 18هەمین سەرۆکی ئەمریکا بوو. ئەمریکیەکان بە پاڵەوانێکی نەتەوەیی ناوی دەبن. ڕۆڵی گەورەی هەبوو لە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆی وڵاتەکەی کە بەهۆی ئەو شەڕەوە ئەمریکا لە لێواری دابەشبووندا بوو، هەر بۆیە وێنەکەی لەسەر $50 تا ئێستا پارێزراوە. بنجامین فرانکلین یەکێک بوو لە ڕۆشنبیرە بەناوبانگەکانی ئەمریکا، کتێبخانەی هاوبەشی لە ئەمریکا دامەزراند و باشداری لە چەندین داهێنان و دۆزینەوەدا کردووە. زانایەکی گەردوونزانی و فیزیایی بووە، بۆ یەجێگەی شانازی ئەمریکیەکانە و وێنەکەی لەسەر $100 پارێزراوە تا ئەمڕۆ. بەڵێ بنێرانی عزیز و خۆشەویست، پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشت. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.